دوایەوەی کوردانی خۆراوە بە لێشاو ڕویان کردە خاچی هەرێمی کوردستان، کەناڵی ئاسمانی زاگرۆز وەک ئەرچێکی نیشتیمانی و نەتەوەی بە هاوکاری پارێزگای هەولێر و مانجی سووری عراقی کەمپینی هاوکاری کوردانی خۆرئاوای ڕاگەیاند کە ماوەی یەک هەفتەی خایاند و وای کرد لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە ڕنگدانەوەی گرنگی لێ بکەوێتەوە. بەگەیشتنی یەکەم فڕۆکەی رووسیای فیدرال بۆ پایتەخت، کەریم سنجاری بە ناوی حکومەتی هەرێمی کوردستانەوە ڕایگەیاند ئەم کۆمەک و هاوکاریە جێگای بایەخ و پێزانینە، چونکە هەرێمی کوردستان باوەشی بۆ 235,000 کوردی خۆرئاوا کردوتەوە. بەم پێش ئەرچی حکومەتی هەرێمی کوردستان گران دەبێ ئەگەر کۆمەلگەی نێودەوڵەتی و وڵاتان بەشدار نەبن لە هاوکاری و کۆمەککردنی کوردانی خۆرئاوا. خۆشحاڵین کە ئەمڕۆ پێشوازی لە یەکەم فڕۆکەی حکومەتی رووسیای فدرال دەکەین کە هاوکاری و کۆمەکی مرۆیی بۆ ئاوارەکانی کوردی سووریا لە هەرێمی کوردستان هێناوە. لێرەشەوە سوپاس و پێزانینی حکومەتی هەرێمی کوردستان بە حکومەتی رووسیا ڕادەگەین. ئەو کات دەستخۆشی لەو هەنگاوەی حکومەتی رووسیا دەکەین کە یەکەم وڵاتە هاوکاری مرۆیی بۆ ئاوارەکانی لە هەرێمی کوردستان ناردوێت. تاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە نزیکەی 235,000 ئاوارەی کردووە کە لە شارەکانی دوهۆک، هەولێر، سلێمانی نیشتەجێن. بەڕێزان، حکومەتی هەرێم لە هەوڵی بەردەوامدایە بۆ ئەوەی هاوکاری مادی و معنەوی پێویست پێشکەش بە ئاوارەکان بکات. بۆ ئەو مەبەستەش تا ئێستا 6 ملیۆن دۆلار بۆ یارمەتیدانی ئاوارەکانی تەرخان کردووە. ڤالێری پۆسپیلۆڤ، کۆنسولی گشتی رووسیا لە هەولێر دەڵێ زاگرۆس تیڤی پێشەنگ و دەستپێشخەر بوو بۆ بەجێگەیاندنی ئەرکێکی پیرۆز و مرۆڤدۆستانە. بۆیە هەر لە کاتی ڕاگەاندنی ئەو کەمپینەی کە زاگرۆس تیڤی سەرپەرشتی دەکرد پاڵپشتی خۆمان دووپات کردەوە. Вы первый, Загроз был первый, наверное, в Курдистане, который поднял народные массы, как мы говорим. انگو وەک تلڤیزیۆنی زاگرۆس وەک فەزاییای زاگرۆس پێش هەموو کەسی ئەو بانگهێشەکردن. ئێمە کاتێک دەنگمان بهیست دەنگی ئەنگۆ بهیست، ئێمەش یەکسەر وەک دەڵێن هەوڵماندا پەیوەندی لەگەڵ ئەنگۆ بکەن، لە تلڤیزیۆنی زاگرۆس بکەن. ئەو کاتە ئیجا ئەنگۆ ئەگەر خێر بێ خێرێ ئەنگۆ پێشتر بوو لە ئێمە. تلڤیزیۆنی زاگرۆ پێش هەموو کەسی ئەو هەلمەت دەست پێ کرد. ئێمەشی مە بەردەوامیدا ئەو بانگهێشەی زۆر جوان و باش و پێویست. لە مەراسیمی گەیشتنی کۆمەکی گەلی رووسیا کە نزیکەی 38 لە خواردن و کەلوپەلی جیاجیا بوو، نوێنەرانی کەناڵی ئاسمانی زاگرۆز ئامادەیان هەبوو بەم شێوەیە بایەخی ئەم کۆمەکە دەخەنە ڕوو. 18 دوای سەردانی کەمپەکان لەگەڵ بەڕێوەبەراتی تەلەڤیزیۆنی زاگرۆس و بینینی بارودۆخی زۆر ناخۆشی برانی ڕۆژئاوا بڕیارماندا کە هەڵمەتەکە ڕۆژی دواتر دەست پێ بکەین. بەڵام دیارە ئەم جۆرە هەڵمەتانە جگە لە پشگیری ناوخۆ و هاوڵاتیان پێویستی بە جۆرە پشگیری دەرەوەش هەیە، بە تایبەت کە ئەو وڵاتانەی لە ڕووی گەیاندنی یارمەتی دەستی باڵان هەبووە لە وڵاتانە کە لە وڵاتانی لێ قەوما. بۆیە هەر هەشەوەکەی پەیوەندیمان کرد بە کۆمەڵێک کۆنسۆلیا و کۆمپانیا و لایەنی دەرەوە کە لە هەولێر کار دەکەن، بۆیە کە هەم هەوڵ دەین لە ڕووی ئینسانی کۆکردنەوەی یارمەتی پەیامی ئەم هەڵمەتە بگەین پێیان، و هەمیش لە ڕووی سیاسی ئێمە هەوڵ دەین لایەنێکی سیاسی هەڵمەتەکەش ئێمە بگەینن کە بەڕاستی چارەسەرکردنی ئەو حەجمە کارەساتێک کە بەسەر برایانی ڕۆژاوەدا هاتووە پێویستی بە هەندێک پشگیریشێکە غێری ئینسانی سیاسین. خەڵکی کوردستانەوە ڕاستیازانن کەناڵی ئاسمانی زاگرۆس بە هاوکاری پارێزگای هەولێر کۆمەڵی مانگی سووری عراقی هەڵمەتێکی بەرفراوانی دەست پێ کرد. لەو هەڵمەتەدا خۆشبەختانە بە ژمارەیەکی زۆر خەڵکی کوردستان بەشداریان لە کۆمەک و هاوکاری کرد بۆ کوردانی ڕۆژاوە. گومانی تێدا نییە هەر لەو هەڵمەتەدا دیارە دەست بەجێ کۆنسوڵی گشتی رووسیا لە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت لە نزیکەوە متابعەی هەڵمەتەکەیانە کرد. ئەوانیش دڵسۆزی خۆیان، هاوخەمی خۆیان، هاوکاری خۆیان هەر ئەو کات دەربڕی. لە ئێستادا کوردانی خۆرئاوا لە بارێکی گونجاو و تاڕادەیەک مامناوەندیدان
بەڵام لەگەڵ نزیک بوونەوە لە وەرزی زستان پێشبینی دەکرێت کە خواست و پێداویستەکانیان زیاتر بێت و باری ژیانیان قورستر بێت ئەگەر هاتوو کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی جیهان هاوشانی حکومەتی هەرێمی کوردستان هاوکار و هەماهەنگی کوردانی خۆرئاوا نەبن. ڕێبین مەجید، کەناڵی ئاسمانی زاگرۆس، هەولێر.